بەناوی خوای بەخشندە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامی ئەمڕۆ سەرسەر بێنجامی لوتکەی وڵاتانی عەرەبی لە بەغداد و ئایندەی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاریەکانیشی دەکەین. سەرسەرەوە دەکەین هەوکاری چی بوو کە بەشێک لەلایەنە شیوعەکان دژایەتی سوودانیان کرد لە لوتکەی وڵاتانی عەرەبی لە بەغداد. ئایا سوودانی ویستی ئەم لوتکەی وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن بۆ خۆی بەکاری بێنێ و سەبارەت بە ڕێگیری لە سەرۆکی سووریا ئایندەی پەیوەندیەکانی عێراق و سووریا چی بەسەردێت بۆچی لایەنە شیوعەکان ڕێگەیان نەدا سەرۆکی سووریا ئەحمەد شەرع بێتە بەغداد، ئایندەی پەیوەندیەکانی هەردوو وڵات بەرەو کوێ دەڕوا. هەروە باز لە گۆڕانکاریەکانی ناوچەکەش دەکەین هاوکار لەگەڵ بەسمی لوتکەی وڵاتانی عەرەبی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو سەردانی ترامپیش هەبوو بۆ ناوچەکە، واڵگرتنی سزاکانی سەر سووریا بوو و گفتوگوکانی ئێران و ئەمریکاش بەردەوامن. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسەکان قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر زۆر سپاس بۆشکە سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە لوتکەی وڵاتانی عەرەبی دەست پێ بکەین کە ئەمجارە لە بەغداد بەسترا، ساڵانی ڕابردووش بەستراوە، هەرچەندە لە ڕووی پرۆتۆکۆلی و ڕەنگە تا ڕادەیەک سەرکەوتوو بووێ، بەڵام لە ساڵانی ڕابردووش بڵێن هەر بەیاننامێک دەرکراوە لە کۆتایی لوتکە کە کاریگەریەکی ئەوتۆی نەبووە. بەسەرنج چی بوو لەسەرەوەی بەغدا و بۆچی بەشێک لە ناشیعەکان ژایەتی سوودانیان کرد لەم پرسە؟ سوودانی ویستی ئەم پرسەوەکو و بانگەشەیەکی هەڵبژاردن بۆ خۆی بەکاری بێنێ؟ بەنای خۆی بەخشندە میێرەبان، زۆر سپاس بۆ تۆ کە حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام. بەتە ئەو کۆبوونەوەی لوتکەی سەرانی عەرەب لە بەغداد بەس تەنها ناوەکەی لوتکەی سەرۆکانی عەرەبی بوو، ئەنا لە کۆی بچوو و دەوڵەتی عەرەبی تەنها 6 سەرۆک دەوڵەتی تێدا بەشدار و ئەوانە نوێنەرانی خۆیاندا لە وەزیری خارجی و هاواستەکاریان. بۆیە من پێم وایە سەرەڕای ئەوەی کە لە ڕووی تەنها بریتی بوو لە کۆمەڵێشتی پرۆتۆکۆلی و دیبلۆماسی و یەکتربیرین و گفتوگۆکردن بە شێوازێکی نەک با بڵێن چارەسەرکردنی کێشەکان، بەڵکو تەنها خستنە ڕووی کێشەکان بوو، وەکو وای لێ دەخوێنرایەوە تەنها پێلکردنی بارودۆخەکان بێت، وای لێ دەخوێنرایەوە کە ئەمان نەتوان بڕیارێک بدەن کە لە ڕابردووشدا هەروە بووە. بۆیە نەگە ئێستا نەگەم لوتکەی وڵاتانی سەرانی وڵاتانی عەرەبی تەنها لە لوتکەکانی ڕابردووشدا هیچ کاتێکم لوتکەی نەیتوانیوە ئامانجەکانی بەدەستبێنێ یا ئامانجێکی سیاسی گەورە بەدەستبێنێ یان هەنگاوێکی سیاسی گەورە بنێت بۆ ئەوەیەوە دەوڵەتانی عەرەبی کە لە چاوەڕوانی دابوون لە کێشەی فەڵەستین، لە کێشەی سووریا لە ڕابردوو و لە کێشەی یەمان و لە کێشەی عێراق، لە هەموو کێشانێک کە ڕوبەڕووی دەوڵەتانی عەرەبی دەبێتەوە لە جیهاندا و بەتایبەتی لە ناوچەی ئەو دەوڵەتانی کە خۆیان وجودیان هەیە لە خۆڕڵاتی ناوەڕاست. بۆیە ئەم لوتکەی عەرەبی نەگا ئامانجەکانی خۆی نەپێکا، بەڵکو بە شێوازێکی لاواستر لە لوتکەکانی عەرەبی تر دەرکەوت. سەبارەت بەوەی کەوا سوودانی ئایا ئەمە ئینجازێک بوو بۆ یا شیعەکان دژایەتیان دەکرد، بێگومان بە لەوەی کەوا سوودانی لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا لە سەرەتای دەستپێکردنی پرۆسی هەڵبژاردن و لە مانگی دەی ئەم ساڵدا دەست پێ دەکات مانگی 11 عەفوان بەڕێوە دەچێت. سوودانی دەیەوێت گەورەترین ئینجازەکانی خۆی بخاتە ڕوو بۆ هەموو لایەنەکان، بۆ شارعی عێراقی بەتایبەتی شارعی شیعی، چونکە دەنگدەرەکانی ئەو زیاتر لە ناو کۆمەڵگای شیعەدایە، بۆ وێ لە ناو ئەم گروپە شیعانەدا پارتی سیاسی تر هەن، بۆیە نایەنەوێ کەسێکی تر بۆکو بڵێن بەدیلی ئەوان دەرکەوە لە ناو گۆڕەپانی شارعی شیعیدا. بۆیە شتێکی پێم وایە طبیعیە کە ئەوان منافەسیان کە عەرەبی سەرکەوتوو دەبێت و هەرچەندە لوتکەکەیش گیران، بەڵام سەرکەوت چاوەڕوان دەکراوەکەوەی کە سوودانی چاوەڕوان دەکە، بەڵام هەر خودی ئەم دووڵە دیبلۆماسی لە بەغدا بۆ سوودانی شتێکی باش لەسەر بۆ ئەو وەکو بڵێن دەستکەوتێک ئەتوانێت بەکاری بێنێ، بڵێ لەسەردەمی من ناتوانم لوتکەی وڵاتانی عەرەبی لێرە بێت و من ڕۆڵ و کاریگەریم هەموو لەوەی کۆیان کەمەوە لێرە، بەڵام بێ ئەنجام بوو، ئەنجامێکی ئەوتۆی بەدەست دێنا. بۆیە ئاساییە حیزبەکانی تر، حیزبە سیاسی شیعەکانی تر دژایەتی بکەن، چونکە ئەم دەیەوێت نفوزی خۆی، دەنگدەری خۆی، لایەنگری خۆی لە گۆڕەپانە سیاسی شیعەکەدا بە شێوازی گشتی ڕۆڵ بگێڕێ. بۆیە کە کاتێک ئەم دەوێت ڕۆڵ بگێڕێ لایەنە سیاسەکان تر کە پێگەیەکیان هەیە لە ناو شیعەکاندا، نایەنەوێت سوودانی وەکو کەسێکی بەهێز دەرکەوێت، ئەیانەوێت بچێتە دوا بە تایبەتی کە ئەو ئیعلانی کردووە کە دەچێتە ناو پرۆسی هەڵبژاردنەوە و خۆشی بۆ
خۆلی داهاتووی سەرۆکوەزیران کاندید دەکاتەوە دەیەوێت ئەو پۆستە بەدەست بێنێ. باش کاکتۆر ئەو هەوڵی سوودانی ینی لە چوارچێوی هەوڵانەیە کە باز لەوە دەکرێت کە سوودانی بیەوێت جیاوازتر بێ لەوانەی تر بێ بیەوێ عێراق بگەڕێنێتەوە بۆ وڵاتانی عەرەبی بۆ نمونە کۆبوونەوەی هەبوو لەگەڵ ئەحمەد شەرع لە قەتەر اینجا سەدانی تورکیای کرد لەو ماوەی ڕابردوو سوودانی ئەو هەوڵەی هەیە جیاوازە ینی لە تێڕوانینی بۆ لایەنەکانی تر یاخود جیاوازی نییە لەلایەنە شیعەکانی تر کە بیانەی هەر هاوپەیمان بن لەگەڵ ئێران عێراق هەر بڵێن لە پاڵ ئێران بمێنێتەوە. کا حەکیم پێم وانە سوودانی شتێکی کرد بێت جیاواز لە سەرۆکوەزیرەکانی ڕابردوو کە کرا بێت سەرۆکوەزیرانی ڕابردوو عێراقی سەردانی تورکیای کردووە هەر لە مالیکیەوە بگرا تاوەکو ئیبراهیم جعفەری و تاوەکو ئەوانی تریش کاظمی و سەردانی سعودیان کرد و سەردانی دەوڵەتانی عەرەبیان کردو بەڵام گرفتەکە لەوەدا بە سەردانی کرد و سەردان و دانیشتن لەگەڵ ئەحمەد شەرع و لەگەڵ محەممەد بن سەلمان و لەگەڵ میری قەتەر و ئەمانەدا چارەسەر ناکرێت بۆ چونکە ئێران بە قوڵی لە ناو عێراقا وجودی هەیە یعنی سەرڕای ئەوەی کە هەڵوێستێکی سیاسی پەیوەندیەکی سیاسی پەیوەندیەکی مەذهبی قوڵ هەیە لە نێوان ئێران و عێراقدا و ئێران بە تەواوەتی هاتووتە ناو کایە سیاسەکانی عێراقەوە ڕۆڵی هەیە گروپی هەیە گروپەکان چەکدارن ئەم گروپە چەکدارانە هەتاوەکو ئێستاش سوودانی و هاوشێوەکانی سوودانی و بەفشاری وڵاتی گرتوەکانی ئەمریکاش نەتوانراوە بێن ژەر چەتری دامەزراوەی بەرگری عێراقی لەبەرەوە جیاوازترە لەوەی کەوا بڵێن هەڵوێستێکی سیاسی یا هەڵوێستێکی دیبلۆماسی یا هەنگاوێکی دیبلۆماسی یا چوونە پێشەوە لە دەوڵەتێکی وەکو تورکیا چوونە پێشەوە لە دەوڵەتە عەرەبیەکان واکات کە عێراق ئەو ڕۆی کە کردوێتی لە ئێران بیسوڕێنێ بۆ دەوڵەتانی عەرەبی پێم وانێ بتوانێت ئەوە بکە چونکە پەیوەندیەکانی ئێران و عێراق زیاد لە پەیوەندی سیاسیە هاتوونە پەیوەندی نەتەوەیی لەگەڵ دەوڵەتانی عەرەبیا وجودی هەیە بەڵام پەیوەندیە مەذهەبیە گروپیەکەی زیاتر زاڵە بەسەردا لەگەڵ ئێرانە چونکە ئێران ئەمە لەبیر نەچێت لە دوای 2023ەوە عێراق بۆتە مەیدانێکی گەشە سەندوو بۆ پەیوەندەکە مەذهەبیەکانی خۆی لەگەڵ عێراقدا و لەگەڵ گروپە چاکدارەکاندا و لەگەڵ ئەو گروپانشدا کە ئێستا لەسەر دەسەڵاتن لەگەڵ خەزعەلی لەگەڵ مالکی لەگەڵ عامری ئەمانە هەموویان پەیوەندیەکی باشیان هەیە لەگەڵ ئێران کۆن لە ئێران بوون و توانیوانە بە شێوازە لە شێوازەکان درێژبووەوەی ئەو جۆرە لە سیاستدانە بن کە ئێران لە ناوچەکە پەیڕەوی دەکات بینیمان لە ساڵی ڕابردوو ئەمساڵنا لە ساڵی ڕابردوو چۆن لە عێراقیشەوە هێرش دەکرا سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئیسرائیل لە ناوچەکەدا ئەو تارمایە دوورکەوتەوە مادەم باسی هێرشی گروپەکان کرد بۆ سەر ئیسرائیل و بنکەکانی ئەمریکا پێشتر نەخێر تارمایی جەنگ لە عێراق بە تەواوەتی دوورکەوتەوە چونکە سوودانی چەند جارێک باسی لەوە کردوان سەرکەوتوبوون لەوەی کە عێراقیان پاراست لەو جەنگەی کە لە 7 ئۆکتۆبەر لە ناوچەکە هەیە هێشتا شەڕەکە کۆتایی نهاتووە ئەوەندەی کە ئێستا خەریکی یەمەنن ئەوەندەی کە ئێستا سەرقاڵی یەمەنن سەرقاڵی غەزەن هەتا وەکو ناو بەناو لەگەڵ لوبنانیشە لەگەڵ حیزبوڵا لە لوبنانیشدا و چەند پێکاندنی چەند ئامانجێک لە سووریا وای کردو جارێک نیان پەژ سەر عێراق بەواتایەکی تر هەتا وەکو ئێستا وڵاتی گرتوەکان ئەمریکا ڕێگەی نەداوە کە ئیسرائیل هێرش بکاتە سەر عێراق بۆ گروپە شیعەکان چونکە عێراق جیاوازترە لە دەوڵەتانی تر عێراق جیاوازترە لە یەمان عێراق جیاوازترە لە سووریا عێراق جیاوازترە لە لوبنانیش بۆ چونکە لە عێراقەوە لە عێراقدا وڵاتی گرتوەکانی ئەمریکا پێگەی هەیە ئەم پێگانی ئەمریکا لە عێراقدا چەندین جار کەوتوتە بەر هێرشی ئێران و هێرشی گروپە چەکدارەکە سەربێرە ئەوانەی کە پاڵپشتەکردن لەلایەن ئێرانەوە بۆیە ئەگەر بێت و هەنگاوێک بنرێ بۆ لەدانی گروپە شیعەکان بڵێ زەرمەند دەبن بەڵام بەرژەوەندەکانی ئەمریکا لە پێش بەرژەوەندەکانی ئیسرائیل دەکەوتە بەرمەترسیەوە بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەوەنە دەیەوێت لە ڕێگەی دانوستان و گفتوگۆ و چارەسەری کێشەی ئەوان بکات ئەوەندە ناوێت ئیسرائیل بە شێوازێکی کردداری مەیدانی هەرشکاتە سەر گروپە چەکدارەکانی عێراق بۆیە پێم وایە مەلەفی عێراق ئەوەندەی لە دەستی وڵاتی گرتوەکانی ئەمریکای ئەوەنە لە دەستی ئیسرائیلدا نییە ئەگەر بەهات بایە مەلەفی عێراق گروپە چەکدارەکانی عێراق لەلایەن ئیسرائیلەوە ئیدارە بکرابایە دەمێک بولەیدا بوو و ئەو تارمای هێشتا نەڕەویەوەتەوە چونکە ئەم گروپانە هێشتا وجوددانێ ئەم گروپانە هێشتا ناتوانێتە ژێر سیستمی بەرگری عێراقیەوە هێشتا لە ژێر سایەی سوودانی دانین بەڵێ لە ڕووی ڕاگەاندنەوە وا دەڵێن ئێمە توانیمانە بەڵێ توانیوانە بۆ مدەیەکی کاتی ئەو
بڵێن ئەو هێرشانە کە لێدان لە گروپەکان تاخیر بکەن بەڵام نەبووەوەی کەوا بە تەواوەتی بنبڕ بێت چارەسەری کێشەکە نەکراوە کێشەکە وجودی هەیە بەڵام لێدان و چارەسەرکردنەکەی تەجیل بووە ئەمەش بۆ چەندین هۆکار دەگەڕێت کە ئاماژەم پێکرد. باش کاکتۆر بەس سەبارەت بە لووتکەی وڵاتانی عەرەبی لە ماوەی ڕابردووش کە کراو لە وڵاتانی تر بەڕێزەوەتت هەر بڵێن ئەنجامی نەبووە هۆکاری تێکە وڵاتانی عەرەبی ناتوان لەبارەی بۆ نمونێسە بارودۆخێکی سەخت هەیە لە غەزە لە ئێمەن شەڕ هەیە ئەوە بارودۆخی سووریا قۆناغێکی تایبەتە بۆچی ناتوانن خۆیان ڕێکخۆن هۆکارەکەی چیە وڵاتانی عەرەبی یاخود پەیوەندی بەوەیە کە پەیوەندی بە هەژمونی ئیسرائیل و ئەمریکا لەسەر ئەو ناوچانە لەسەر ئەو وڵاتانە خۆی خاڵی سەرەکی بەدەر لە هەموو بابەتە مەوزوعیەکان ئەو ڕەهەندە مەوزوعەکان ڕەهەندە بابەتەکانی ناو ئەم کێشەی دەوڵەتانی عەرەبی بریتە لە نەبوونی ئیرادە کە شتێکی زیاتر بۆ دەوڵەتانی عەرەبی خۆی دەگەڕێتەوە ئیرادەیەکی بەهێزیان نییە ئەم دەوڵەتانە کە بتوانن یەک بگەن ناتۆ بسودوو دەوڵەت بیت بسودوو جێشت هەبێ بسودوو دەوڵەت لە ڕووی سیاسیەوە هەنگا هەڵوێستە هەنگاوێکی کردداری بنێن پێم وانێت دەوڵەتی ئیسرائیل بتوانێت لە بەردەمیانە بوەستێت یا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داخوازەکانن بەدینێنیان دەوڵەتانی ئەوروپا ناتوانن لەگەڵ بەرژەوەندەکانی ئەواندا بڕۆنەوە بەڵام خاڵێکەیە کە ئەمانە دابەشبوونێکی قوڵ لە نێوان سەرانی عەرەبدا هەیە نێوان دەوڵەتە عەرەبیەکاندا هەیە دوو دەوڵەت یاسیە دەوڵەتیان پێکەوەی هەڵوێست بن لەمەڕ قەزیەکە ئیمارات هەڵوێستێکی بەرامبەر بە غەزە قەتەر هەڵوێستێکی جیاوازتری هەیە سعودیە بە هەمان شێوە جیاوازتر لە ئەوان میسر جیاوازتر ئوردون بە هەمان شێوە جیاوازە واتە ئەم دەوڵەتانە هیچیان دوانیان سیانان نەیانتوانی و هەڵوێستێکی کردداری هاوشێوە یەکیان هەبێ یەک بگرن بۆ ئەوەیەوە بتوانام بکەن لە ڕابردووە چەندین هەوڵ هەب بەڵێ ئەم نەیانتوانی و بۆ چونکە دەوڵەتانی دەرەوەی ئەمان وەکو یەکەیەکی ڕێکخراو مامەڵە لەگەڵەواندا ناکەن واتە وەکو ڕێکخراوێکی عەرەبیت مامەڵە لەگەڵ دەوڵەتانی عەرەبیان ناکەن وەکو دەوڵەت مامەڵیان لەگەڵ وەکو ئوردون تەعاملی لەگەڵاکە وەکو ئوردون تەعاملیان لەگەڵاکەن وەکو سووریا وەکو سعودیە وەکو نان وەکو یەکەیەکی پێکەوەیی مەسەڵەن مامەڵە لەگەڵ دەوڵەتانی عەرەبیەکەن بۆیە دەوڵەتانی عەرەبیش خۆیان ئامادەییان نیە ئەو ئیرادەیە نیە بۆیە لە بەرەنجامدا لووتکەی سەرانی عەرەبی و جامیعەی عەرەبی و کۆمکاری دەوڵەتانی کەنداوی عەرەبی و نازان ئەم ناوانەی کە بەردەوام جۆمان لە دەبێت و کۆبوونەوەەکەن کۆبوونەوەکانن بێسوودە لە چوارچێوەیەکی سنوورداردا لە چوارچێوەی با بڵێن بەیان نامە ئەم شتانە نەچێت قۆناغێکی تر بینیمان دەوڵەتانی عەرەبی کۆبوونەوە پێش 4 مانگ بەر لە ئێستا بڕیاراندا کە 50 ملیار بۆی عادەی بینای غەزە بکەنەوە بەڵام سەرکەوتوو نەبوون هەتاوکو ئێستاش غەزە شەڕی تێدایە هەتاوکو ئێستاش نەیانتوانیوە مساعداتی ئینسانی واتە یارمەتی مرۆیی بگەن لە خەڵکی غەزەی ڕەش و ڕوود واتە ئەمە تۆ نەتوانێت دوو دەوڵەتی عەرەبیە ئەوەندە دەوڵەتی عەرەبیەوە بتوان نەتوانیت یارمەتی مرۆیەکان بگەینتە دەوڵەتانی بگەینتە خەڵکی ڕەش و ڕووتی غەزە ئەی چۆن نتوانێت مەزە هەڵوەسی کردداری بنە دژی ئیسرائیل لە کاتێکا ئیسرائیل پەیوەندی ژێربەژێر لەگەڵ ئەمانەدا هەیە لە 50 ساڵە سەفارەتی لە میسرەیە سەفارەتی لە ئوردون هەیە علاقەی باشە لەگەڵ قەتەر علاقەی بازرگانی گەورەی هەیە لەگەڵ ئیمارات وتطبيعي هي خليق تطبيعي هي لتشواشوي اتفاقي ابراهام لقل السعوديه واواني يعني شلون كريتو الدوله ديك هنات ام هم بيوند جير بجري هي بلقر اسرائيل برامبر باسرائيل دجاتي بكاتو برامبر بوستيت باشا كاكتور دو بيسال لسلوتكي ولاطاني عربي هرسنه برزوت دواني بيشو شربي انجامن والله ميمه دبين بتابتي لميداي بارتي لو ما هيرشيكي زور هي بوسر بغداد ترسر ئاسی بڵێن سەرۆکی پارتیش لەو ڕۆژانەدا کۆمەڵی قسەی کرد هیچ گۆڕانکاریەک بەڕێوەیە یاخود ئەگەر ئەوان نیگەرانن بۆ نمونە وەزیری دەرەوە ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئەم لووتکێ و لە سیاسەتی دەرەوەی عێراق ئەگەر نیگەران پێ دوایە بۆ ناکشێنەوە ینی بەردەوام باز لە عێراق و بەغدا و شکستێنان و تێکچوونی بارودۆخ دەکەن خۆی گەورەترین کێشەوە ئێمە ڕوویایەکی استراتیژی ڕوونمان نیە بەرامبەر بەغا واتە کورد بە گشتی لە عێراقدا لە هەرێمی کوردستاندا پارتی یەکێتی ڕوویایەکی واضح هەنێ بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغا ئەگەر بەغا مانگانە هەموو شتێک پێوەست بکرێت بەوەی کەوا مانگانە معارک لە کاتی خۆیدا بداترەوە بەغا شتێکی باشە پێم وایە کوردبینیە لە تێڕوانین بۆ بەغا کوردبینیە لە مامەڵەکردن لەگەڵ بەغا
بەغا تەنها ئەوەندە نیە ئەگەر ئەوەندەیە ئەو هەمووە لەشکرە لە وەزیر و سەرۆک و کۆمار و نازانم جێگری وەزیر و وەکیل وەزیر و دەستە و جێگری دەستە و مدیر عام و شتانە بە هەمویان بگەڕێنەوە کە هەمویان گەڕانەوە پێم وایە فەراقێکی گەورە بۆ حکوومەتی ناوەندی دروستە بێت و کاتە لەژێر فشار ئەتوانێت کۆمەڵێک داخوازی نەک تەنها موچە کۆمەڵ داخوازی گەورە بەدەست بێنێت بەڵام پێم وایە ئەمە لە تەنها لە چوارچێوەی وتارێکدا ئەمە هەیە لە چوارچێوەی عملیدا ئەوە نێواتە ئەمە نەبووتە سیاسەتێکی یەکگرتووی کورد بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغا ئەگەر بەغا ئەم مانگە ماوچەند نێری ئیتر هەمومان بکشێنەوە لە بەغا ئەگەر ئەم مانگە موچە نەهات لە بەغاوە ئیتر هەمومان دەدێنە چەک و ڕوبەڕووی بەغا ببینەوە ئەگەر ئەم مانگە موچە نەهات ئیتر ئەمە کورد زوڵم و مەزلومەتەکە گەشتە کەشکەلانی فەرەکدا پێم وایە ئەمە تەنها بۆ شتێکی قۆناغبەندیە وەکو فشار بۆ سەر سوودانی بۆ ئیکەوام موچەکە بنێرێ ئەنا کێشەی کورد لەگەڵ بەغا کێشەیەکی جەزریە کێشەی مادەی 140مانەیە کێشەی دەسەڵات و سەلاحیاتی ناردنی نەوتمان هەیە کێشەی نەتەوەی قوڵمان هەیە لە ناو جێناکۆکەکان ئەنی ئەمانە هەمووی ئەو کێشانن کە ئێمە توانین بە شێوازێکی تر لە بڕوانی نەک تەنها قەتیسی بکەین یا کورتی بکەینەوە لە بابەتی موچەدا بۆیە پێم وایە گۆڕانکاریەکی لە ئێستادا گۆڕانکە و ئەمە سەرچاوی نەگرتووە ئەو وتارەی پارتی دیموکراتی کوردستان لەوەی کە گۆڕانکاریەک بەڕێوەیە لە عێراقا ئەگەر وانەکەن ئو کاتی ئێمە پشتان تێدەکەن و بە عێراق بڕۆخێت ناشتی وانە پێم وایە گۆڕانکاریەکان بێ گۆڕانکاریەکی سنووردار دەبێت لە چوارچێوەی کارخستن سەر و گروپانەی کە سەر بە ئێرانە نەک گۆڕانکاری جزری لە عێراقا سیستمی سیاسی لە عێراقا بڕوخێ ئیتر کۆتایی پێبێت و تر کوردیش هەنگاوێکی زیاتر بنێت و ئەمە دەرفەت بزانێت پێم وانەیە شتێکی وا لە ئێستا لە عێراقدا وجودی هەبێت باشە کاکتۆر سەبارەت بە سووریا ڕێگری هەبوو لە هاتنی سەرۆکی سووریا ئەوە لە سەراسی وەزیری دەرەوە بەژاری لوتکەی وڵاتانی عەرەبیان کرد لە بەغداد هۆکارەکەی چی بوو کە ڕێگری کرا لە هاتنی سەرۆکی سووریا خۆی لە دوای ڕووخانی ئەسەد کە لە بەرەی ئێران بوو ئەسەد و ئێران پشتگیرێکی بەهێزی ئەسەدی دەکرد دوای کۆتایهێنان بە ڕژەمی ئەسەد پەیوەندەکانی نێوان ئێران و عێراق تێک چووە پەیوەندێکی ئاساییە پەیوەندێکی نائاساییە و لە سەرەتای هێرشەکان لە حەلەب و لە حمس و لەو شوێنانەوە سەرۆکوەزیرانی عێراقی ڕایگەیان کە ئێمە بە هەموو شێوازێک پشتگیری لە ڕژەمی ئەسەد دەکەین و بەرژەوەندەکانی سووریا هەمان ئەو بەرژەوەندیانەیە بەرژەوەندی نەتەوەییان هەمان بەرژەوەندی نەتەوەیی خەڵکی عێراقە بەڵام کە دوای ڕژێمەکە ڕووخا و ڕای کرد و چوو بۆ مۆسکۆ و بارودۆخەکە گۆڕا عێراق نەیتوانی ئیعادەی پەیوەندەکانی خۆی بە شێوازێکی سەلیس بکاتەوە لەلایەک واتە بە شێوازێکی نەرم بە شێوازێکی پرۆسس بە شێوازێکی بەرنامە بە دەڕێژاو بتوانێت وەکو دەوڵەتێکی عەرەبی مامەڵی لەگەڵدا بکەن نەک وەکو دەوڵەتێک کە ئەم لەبەرەی ئێرانە ئەوش لەبەرەی سعودیەیە ئەو لەبەرەی قەتەرە یا لەبەرەی تورکیایە چونکە ئەوەمان لەبیر نەچێت سێ دەوڵەتی سەرەکی کاریگەری زۆریان هەیە لە سووریادا تورکیا بە دەرەجەی یەکەم قەتەر سعودی ئەم سێ دەوڵەتە کاریگەرن لە ناو سووریادا و ئەم سێ دەوڵەتش بۆ لەبەرەی سنی مەحسوبن و ئێران بە شێوازی ئەوەی لە دۆڕن کە ئەم بەرێ وەکو پێکاتیەکی هەرێمایەتی پشتگیری لە هەسانەوەی سووریاکان جیاواز لەو سووریایی کە لە سەدەمی ئەسەدا هەبووە بۆیە ئەو دەوڵەتانێکی یان ئەو لایەنانێشی کە لەبەر ئێراندان ئۆتۆماتیکیان مووقیفێکی هەڵوەستێکی دژیان دەبێت بەرامبەر بە سووریا بۆیە پێم وایە نەهاتنی ئەحمەد شەرع بۆ عێراق بەڵێ ناڕەزایەتی خەڵکی شیعەی عێراقی لێکەوتەوە لەبەر ئەوەی کەوا ئەم کەسە لە عێرکاتی خۆی لە عێراقدا بۆ دەسی سوورە بە خوێنی عێراقیەکان و لە ئەلقاعیدە بۆ لەگەڵ ئەو مەسعەد زەرقاوی و نازانم کێو بۆ لە عێراق گیراوە 2005 براوە بۆ بووکاو لەم بابەتانە ئەمانە هەمووی وەکو بڵێ هۆکار بوون پاسا بوون بۆی کەوا شارعی عێراقی پێ بجوڵێن و بکەنە فشارێک لەسەر سوودانی بۆی کەوا ئەم کابرانێتە عێراقەوە تاکو پەیوەندەکانی عێراق و سووریا کە لەبەرەی سعودیەیە عێراقی کە لەبەرەی ئێراندایە ئاسایی بێتەوە هەرچەندە ئەم دوانە یەکتریان بینی لە قەتەر بەڵام ڕێگریەکان بۆ شێوازە بوو کە عێراق و سووریا نەبن بە دوو دەوڵەتی بڵێن پەیوەندەکانن ئاسایی بێتەوە و هاوکاری لە نێوانیاندا هەبێت و ئەحمەد شەرع بتوانێت ئەمە ڕۆک و دەستکەوتێکی سیاسی بەدەست بێنێت بەڵام ئەومان لەبیر نەچێت ئەحمەد شەرع تازە بۆتە واقیعێک
لە ناو خۆڕڵاتی ناوەڕاستدا دەوڵەتێکە دەوڵەت عەرەبیەکان تر دەیانەوێت وجودی هەبێت دەیانەوێت بەسەر پێی خۆی بکەوێت بە هەموو شێوازێک هاوکاری دەکەن بینیمان محەممەد بن سەلمانی سعودی داواکاری ترامپ ئەوە بوو کە سزاکانی سەر سووریا لابە لای برد ئەمانە کۆمەڵێک ئاماژەی ڕۆنن کە سووریا دێتەوە ناو کاینەوە دەوڵەتەکان دێتەوە ناو کاین هەرێمایەتەکان و ڕۆڵی دەبێ و ئەو سووریایی سەردەمی بەشار ئەسەد ئەکە پشگیری کرا بوو لەلایەن ئێرانەوە و لەبەرەی ئێراندا بوو لەبەرەی ڕوسیادا بوو جار دەڕاتە بەرەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرەی ئێران بەرەی سعودی و تورکیا و قەتەر. باشکار تو تا ڕادێک بڵین دوای بڵین کەوتنی سووریا عێراق دابڕا بڵین لە سووریا بڵین لە لوبنان ئەو ڕێڕەوەی هەبوو پێشتر کرانەوەیکی زیاتر هەبوو عێراق بەڕووی وڵاتانی تر هیچ خۆی سوودی لێ دەبینی وەکو دەوڵەت کە دەڕۆی بۆ سووریا بڵێن لەوێ ڕێگا بوو بۆ سووریا بۆ لوبنان. ئەزانێت چۆنەکە حەکیم ڕوخانی ئەسەد ئەوەندەی زەرەر بوو بۆ ئێران زەرەر نەبوو بۆ عێراق ئەوەندەی کە وەکو دەوڵەت بەڵام وەکو مەزهەب زەرەرێکی گەورە بوو بۆ شیعە ئەناس سونەکانی عێراق و کوردەکانیش تا حدێک پیان خۆش بوو کە سووریا بەشار ئەسەد کۆتایی پێ هاتووە بۆ چونکە گۆڕانکاری لە ناوچەکە گۆڕانکاری لە سووریا وا دەکات کۆمەڵە شت بێتە پێشەوە کە دەکرێت بکرێتە دەرفەتێک بۆ ئەوانی تر بۆ نمونە دەوچە بێتە دەرفەتێک بۆ سونەکانی عێراق وەکو لایەنی معنەوی و وەکو بڵێ ژیانەوەیەک بێ بۆیان وەکوەیەک ئەنتیعاچێک بێت بۆ پرۆسەی سونە پرۆسەی سیاسی سونە لە عێراقدا بە ئەمان شەوە بۆ کوردیش کە هەسەدە لەوەیە لەوەشە لە داهاتووی سووریادا دوای ئەوەی کە ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ڕێکەوتنێکیان ئیمزا کرد لە دەی مانگی سێدا و ئەم ڕێکەوتنە هەموو کورد پێی خۆش بوو دوای ئەوەش کە کۆمەڵێک پێشهات هەیە لە بەردەما وا دەکات کە پێی خۆشە بەڵام ئەوەی کە پێی ناخۆش بوو ئەوەی کە دژی ئەم گۆڕانکە بریتە لە شیعی عێراق شیعی عێراق بۆ پێی ناخۆش چونکە بەشار ئەسەد شیعە بوو بۆ پێی ناخۆش چونکە شیعە سووریا لە ڕێگەی سووریاوە قەتعی تێکەوت ئەو ڕێگایە و ئەمە زەرری هەیە بۆ ئێران بۆ بەرەی ئێران بۆ شیعەکانی عێراق نەک بۆ کۆی دەوڵەتی عێراقی کۆی دەوڵەتێکە سێ پێکاتی سەرەکی تێدای ئەم سێ پێکاتە لە سیانان دوانان لەو پێیان خۆشە گۆڕانکاریەکان ڕوویداوە بەڵام دانێکیان پێ ناخۆشەکە ئەو گۆڕانکاریە ڕوویدا بێت. بەڵێ کاکتۆس پێوەست بە سووریاوەی کە بەڕێز وتت ئێستا پشتیوانی تورکیا هەیە پشتیوانی قەتەر هەیە سعودیە و ئیماراتیش چی وای کردووە هەمویان پشتیوانی شەرع بن پەیوەندی بەوەیە کە هەژمونی ئێران نەگەڕێتەوە بۆ سووریا لەسەر هەمویان لەسەرەوە هاوڕان ئەگەر نا بۆ نمونە سعودیە و تورکیا خۆناکۆکیان هەیە ئاکێ نوێنەرایەتی بڵین سونەکان دەکات. ئەزانێت چۆنە خۆی هاتنی ئەحمەد شەرع بەدەر لەوەی کە بڵێن لە چوارچێوەی ئەم هەڕێکەوتنە هەرێمایەتیە یان ئەم هاوپەیمانی هەرێمایەتیە یان ئەم دەوڵەتانی کە خۆڕڵاتی ناوەڕاست بەدەر لەوە بەرئەنجامی زوڵم و زۆری چەندین ساڵەی دان ساڵەی بەشار ئەسەد بوو بۆیە گۆڕانکاری لەناو سووریادا شتێکی حتمی بوو بەڵام کێ ڕایگرت بوو لە رووسیا و ئێران ڕایانگرت بوو کاتێکیش کە رووسیا دەچێتە ناو هاوپەیمانێتێکەوە دەچێتە ناو ڕێکەوتن نامەیەکەوە دەچێت ناو گفتوگۆیەکەوە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کێشەی ئۆکراینیا زۆر ئاساییە دەوڵەتێکی وا لە بەردەم کۆمەڵی خەڵکدا چۆک دادات و بڕوخێت و ڕابکات بۆیە کاتێک کە بینرا کە رووسیا و ئەمریکا پێشەوەی کە ترامپ دەست بەکار بێتەوە گفتوگۆیان هەبووە لێک تێگەیشتیان هەبوو لەسەر لە بابەتی ئۆکراینیا لە بابەتەوەی کەوا ئەمریکا بە رووسیای وت و ئەو شوێنانێکە داگیر کردووە لە ئەکرێت نەگەڕێتەوە بۆ ئۆکراینەکان تۆ دەسەڵاتی خۆتی بەسەرا بسەپێنی هەتا کوسەژێکی لە ناکۆکیەکانی نێوان ئۆکراینیا و رووسیا بریتێر و شوێنانی کە رووسیا دەستی بەسەردا گوتۆ کە رووسیا نایەوێت ئەو شوێنانە بگەڕێنێتەوە بۆ ئۆکراینەکان دەیەوێت ببێتە بەشێک لە رووسیا. بەڵێ تۆر باسی ئەومان کرد هۆکاری پشتیوانی بڵین ئیمارات سعودیە تورکیا هۆکاری پشتیوانە لە شەرع هەر پێوەستە بەوەی کە ئێران نەگەڕێتەوە بەڕێز باسی پەیوەندی ئۆکرانیا و سووریات کرد بەس ئەوەی کە پشتیوانی دەکەن هۆکارەکەی ئەوەیە هەمویان هاوڕان ئێران نەگەڕێتەوە بۆ
سووریا ئەگەر بڵێ ناکۆکیشەیە خۆ لە بینی سعودیە و تورکیا کامیان بڵێ نوێنەرایەتی محوەری سونی دەکەن؟ بەڵێ ناکۆکیێنە نێوان تورکیا و سعودیە و بۆ ئەوەی کەوا کێ بتوانین نوێنەرایەتی سونی ناوچە خۆرهڵاتی ناوەڕاست و نەک خۆرهڵاتی ناوەڕاست هەموو گیانیش بکات. بەڵام هەر هەمویان متفقن لەسەرەوەی کەوا ئێران دەبێت لاواز بێت، چونکە ئەم دەوڵەتانەی کە باسمان کرد هەر هەمویان بریتی هاوپەیمانەتی دێرینیان هەیە لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکا و وڵاتی گرتوەکانی ئەمریکا یەکێک لە خاڵەکانی کە دەیەوێت ناوچە خۆرهڵاتی ناوەڕاستە وجودێ بریتە لە ئێرانێکی لاواز، ئێرانێکی ناوێت کە ئێرانی سەدەمی بایدن بێ، ئێرانێک بێ بتوانێت لە فەڵەستین و لە غەزە و لە نازانم لە حیزبوڵڵا لە لوبنان و سووریای بەشار ئەسەد و یەمەن و عێراق و ئەو هەموو ناوچە خۆرهڵاتی ناوەڕاست بتوانێت لێوە جوڵە بکات. بۆیە دەیانەوێت ئێران ببەنە سنوورە ئیدارەکەی خۆی، سنوورە جوگرافیە سیاسەکەی خۆی، لەوێەوە زیاتر نتوانێت کاریگەریەکانی دەوڵەتانی تر ببەزێنێت تێفەڕ کات. بۆیە ئەم دەوڵەتانش بە هەمان شێوە لە بەرژەوەندیانە کە ئێران نەتوانێت نفوزی خۆی یا کاریگەریەکانی خۆی یا کاریگەری کردارەکانی خۆی تێپەڕ کاتە ئەو دوو سنوورەکانی خۆی. بۆیە تێپەڕ نەکردنی کاریگەریەکانی ئێران بۆ سەر بەرژەوەندەکانی ئەوان خاڵی هابەشی هەمویان. لەبەرەوە تورکیا و قەتەر و ئیمارات و سعودیە و تەنانەت ئوردونیش پێیان خۆشە ئێران لە ناوچە خۆرهڵاتی ناوەڕاستە لاواز بێت. بۆ لاوازبوونەکەی ئەو دوا دەکات کە ئەمان جۆرە لە گرفت کە خوان وان ناو دەبن جۆرە لە گرفتیان لەسەر کەم دەبێتەوە لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست. باشە کاکتۆر، کۆبوونەوەی ئەحمەد شەریع بوو لەگەڵ ترامپ بەردۆخی سووریا پێت وایە چ گۆڕانێکی بەسەردادێ دوای کۆبوونەوەی و هەڵگرتنی سزاکان؟ واتە باز لەو دەکرێت کە ترامپ داوای لێکردە بێ بچێتە ناو ڕێکەوتنی ئیبراهیمی و ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل. پێت وایە شەریع ئەمە دەکات ئێستا باسی گفتوگۆش دەکرێت لە بینی سووریا و ئیسرائیل؟ خۆی کاک حەکیم دانیشتنی ترامپ لەگەڵ ئەحمەد شەریعدات پێم وایە زیاتری دەوێت کە لەسەری ڕاوەستین لەسەری گفتوگۆ بکەین. ئەوەی گرنگە بۆ کورد بەڕاستیم پێم وایە حەزەکەم لەو ڕوانگەیەوە ئێمە لێی بڕوانین کە ئەمە چەندێک کاریگەری دەبێت سەر پرسی کورد لە ناوچەی ڕۆژاوا، چەندێک کاریگەری دەبێت سەر کورد لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست بەگشتی. دەبێت ئێمە لێرەوە لێی بڕوانین کە ئەحمەد شەریعێک مدەی 6 مانگە هاتووە توانی لەگەڵ ترامپا کۆ بێتەوە و ترامپ پشگیری بکات بە کەسێکی ئازای ناوی بەرێت نازام چی ئەمانە. ئەمە بۆ خۆی پێشکەوتنێکە لە ڕووی سیاسیەوە بۆ ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست، کەسێکە تا دوێنێ داواکرا و ئەمڕۆ دادەنیشێت و لەگەڵیاو بە شانازیشەوە ناوی دێنێت. ئەمە بابەتێکە دەبێت ئێمە وەکو کوردی بڕۆین ئەی کورد لەکوێ ئەم معادەلەدانەیە، ئەی کورد لەکوێ ئەم هاوکێشە سیاسیانە و هاوکێشە جوگرافی و جیۆسیاسیانی ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستدا هەیە. حەزەکەمەوە بڵێم کە کورد لاوازترین کارکتەری سیاسی ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستە. بەداخەوە ئێمە نەتەوەیەکی زیاد لە 100 ساڵە خەباتەکەین، زیاد لە 100 ساڵە قوربانی ئەدەین، زیاد لە 100 ساڵە ئێمە لە نێوان ئەم دەوڵەتاندا دابەش کراوین، زیاد لە 100 ساڵە ئێمە دەریایەک خوێنمان داوە. ئێمە بەڕاستی وەکو کورد یەکێکین لەو گەلانەی کە بێدەوڵەتین، بێ چوارچێوەیەکی سیاسی نێودەوڵەتین. ئەمانە هەمووی ڕاستە تەواوە. ئەمە بۆ کورد معاناتێکی گەورەیە کە هەر کاتێک تاکی کورد دەبینی کە بێدەوڵەتی پێوە دیارە بەڕاستی ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵێک ڕەهەندی ژیانی ئەو کەسە دیاری دەکات وەکو نەتەوە وەکو ناوچە وەکو هەموو ئەو بابەتانەی کە ئێمە لێی دەڕوانین. بەڵام بەداخەوە دڵهێزەکانی جیهان، دەوڵەتانی ناوچەکە لە ڕووی بەهاوە، لە ڕووی تێڕوانین بۆ خەباتی نەتەوەی کورد لێی ناڕوانن. واتە ئێستا ترامپ نایە وەکو شتێک کە بەزەی بە کووردا بێتەوە بڵێ کورد خاوەنی مافی خۆیەتی دەبێت لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستە دەوڵەتێکی هەیە. لە ڕابردووشدا دەوڵەتانی ئەوانە ئیدارەکانی پێشتر بایدن و ئۆباما و بۆش و باشی باوک و نازانم چی هیچ کامان نەهاتوون. بەڵێ ئەوان دیموکراتەکان دەڵێن ئێمە لە ڕووی بەهای دیموکراسیەوە، بەهای مافی مرۆڤەوە، بەهای نازانم چیەوە ئێمە زیاتر پشگیری لە بەها گشتەکانی جیهان دەکەین. بەڵام نەگەیشتە و ئاستێکەوە ئەوان بێن کورد وەکو دەوڵەتێک، کورد وەکو نەتەوەیەک ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستە مافەکانی خۆی پێ بدرێت. بۆیە کە کاتێک دەبینین ئەمانە مامەڵەیەکی ئاوا لاواز دەکەن لەگەڵ کوردەکە خاوەن مافێکی ڕەوە حەقی خۆیەتی، دەیە بپرسین ئەی بۆچی ئەحمەد شەریع تا دوێنێ مەطلوب بوو لەلایەن خۆیان
وەکو ئەحمەد ئەو بەکر بەغدادی و کێو ئەوانە هەمویان لە چوارچێوەی لستی تیرۆری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوون سەر مامەڵی لەگەڵداکە دەکرێتەوە بۆ خاڵێکی جەوهەری کە ئەوان ئەحمەد شەرع دەوڵەتانی عەرەبی لە پشتە. دەوڵەتانی عەرەبیش چیان هەیە؟ هەم لە ڕووی استراتیجیەوە پێگەی استراتیجی گەورانی لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا، ڕەهەندی ئابوورێکی بەهێزیان هەیە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا، پێگەیەکی سیاسی بەهێزتریان لە کورد لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا. بۆیە کە کاتێک ئێمە دەڵێن ئێمە نەوت دەنێرینە دەرەوە و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەرمان دێدۆجەش کاکی ئێمە ئەگەر بنێرێن دەرەوە وا ڕۆژانە توانیمان 1 ملیۆن بەرمیل نەوت بنێرێن دەرەوە، ئەم 1 ملیۆن بەرمیل نەوتەش 500,000 بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵام سعودی 13 ملیۆن بەرمیل لە ڕۆژەکە دەنێرێتە بازاڕەکانی جیهان بەس بە تەنها خۆی. بینیمان کە ترەمپ هات زیاد لە تریلیۆنێک دۆلاری ئیستیسماری بردەوە بۆ قەتەر بە هەمان شێوە، ئیمارات بە هەمان شێوە. ئەمانە بەڕاستی هێزیان داوەت ئەحمەد شەرع، بوونەتە پاڵپشتیکردنێک بۆ ئەحمەد شەرع، بوونەتە ئەوەی کەوا ئەماندانێت ئەحمەد شەرع بەهێزکەن. ئەی کورد یەک ئەم پرسیارە تەواوکەم. ئەی کورد کاتێکە قەتەر و ئیمارات و سعودیە و ئوردون و میسری نییە، ئەی چۆن لە ناو پێگەنەوە دەوڵەتەکەی و مافەکانی بەدەستێنێت؟ بۆیە دەبێت لەوە تێ بگەین کە مەسەلەی کوردیش لە سووریا بەڕاستی لە مەترسیدایە ئەوەی کە خۆیان خواستیان هەیە بۆ شێوازە نایەتە دی بەداخەوە. بەڵێ وەکو سزاکان کاریگەری دەبێت لەسەر سووریا، پێ دوایە ترامپ بەڕانەکەی جێبەجێ بکەوە سەبارەت بە چونە ناو ڕێکەوتنی ئیبراهیمی، پێ دوایە شەرع ئەوە بکات و ئایا ئەو گروپە جیهادیانەی کە لێ قبوڵەکەن ئەوە بکە یاخودە شتێکە باز دەکرێت سووریا دەچێتە ئەو چوارچێوەیە؟ خۆی سووریا و دەوڵەتانی تری ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست هەمویان مڕەشەحن کاندیدن بۆەوەی کەوا لە چوارچێوەی اتفاقی ئیبراهیم و ڕێکەوتنی ئیبراهیمی گفتوگویان لەگەڵدا بکرێت. ئەمە شتێکی شاراوە نییە و دەیکەن و گفتوگۆکان دەکرێت، بەڵام بەرئەنجامەکەی چی دەبێت؟ بەرئەنجامەکەی ئەوەیە کە سووریا دەڕاتە ناو اتفاقی ئیبراهیمیەوە، ئایا سعودیە کە پاڵپشتی سووریا دەکات ڕازی دەبێت بەوەی کەوا سووریا لە دەرەوەی اتفاقی بێت؟ ئەمانە هێشتا لە سەرەتادان جارێ سزاکان هەڵ نەگیراوە، بەڵێن دراوە کە سزاکان هەڵبگرێت، دانوستان نەکرێت. وەزیری خارجی سووریا لەگەڵ وەزیری خارجی تورکیا لەگەڵ وەزیری خارجی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دانیشتن بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتانە. و هەروەها ئێمە دەبێت بزان هەنگاوەکانی داهاتووی سووریا بە لابردنی سزاکان دەڕواتە پێشەوە، ئایا گرفتی تری بۆ ناتە پێشەوە، ئایا سووریا لە دانوستانکردنی بۆ گفتوگۆکانی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەوانترا، یعنی سووریا لەوە بپرسین باشە سووریا بۆچی گفتوگۆ یعنی وای دەبێنم، یعنی لە ڕووی ئەکادیمیەوە سەیری بکەین. ئوردون سەفارەتی ئیسرائیلی تێدا وجودی هەیە، لەناو ئوردونا سەفارەتی ئیسرائیلی هەیە، لەناو میسر سەفارەتی ئیسرائیلی هەیە. یعنی سعودیە دەبێتە ناو اتفاقی ئیبراهیمی و سووریا باشە بڵێ من بەم لاوازەی خۆمەوە بکە چەندین هێرشی ئیسرائیلم کراوەتە سەرەوە کە هیچ شتێکم نییە، ئەی بۆ من گفتوگۆ نەکەم لەگەڵ ئیسرائیل، ئەی بۆ من دانوستان نەکەم بۆی کەوا شەڕی ئیسرائیل لە خۆم بە دوور بخەمەوە. خۆ پێش ئەوەی کەوا ئەحمەد شەرع بێت اتفاقی نێوان دەوڵەتی سووریا و ئیسرائیل هەبوو بۆی کەوا هێرش نەکەنە سەر یەکتر ناوچەکانی سەر دەسەڵاتی خۆیانە. اتفاقە بۆ کەوا ناوچەکانی بەرزایەکانی جۆران لەوە زیاتر ئیسرائیل وجود نێتە پێشەوە. ئەی باشە ئەڵێ ئیسا من بۆچی نەچمە ناو اتفاقیەکە بۆی کەوا دیسانەوە داڕشتێ بۆ اتفاقی خۆم کەم لەگەڵ ئیسرائیلە. يعني سووریا وا بیرەکاتەوە، پێم وایە بیرکردنەوەیەکە کە لە چوارچێوەی دەوڵەتانی عەرەبی و خۆڕەڵاتی ناوەڕاست وجودن، نەک لە چوارچێوەی ئەوەی کەوا ئێسامە گروپێکی چەکداری بێوێت لە ناوچەیەکی داریکراوی سووریادا وجودیە. ئەحمەد شەرع هەموو سووریای دەوێت، ئەحمەد شەرع نایەوێت ڕوبەڕووی هێزێکی بێتەوە کە هەموو دەوڵەتانی عەرەبی بە هەموو چەک و جبەخانەکان نایەوێت بەرامبەری جوڵەیەک بکەن. گروپەکانەوەی لێ قبوڵ بکەن و ئەگەر ئەمەش گروپەکان ئەگەر گفتوگۆ بکرێت کارتی دروستەکان بەرز ئیسرائیلەوە و کاتە نامێنێت خۆی گروپەکانی ناو سووریا هەتاوکو ئێستا ڕوون نییە کە سووریا ئەحمەد شەرع چی هەنگاوێک دەنێوکو ئاماژەم پێکرد. ئەمانە هەمووی ئەگەرن لە ئەگەری ئەماندا ئایا گروپە چەکدارەکانی سەر بە ئەحمەد شەرع یا ئەو گروپە چەکداران کە وجودیان هەیە چی ئەکەن؟ یعنی پێم وایە تونترینیان بریتە لە داعش. باشە داعش ئێستا دژمنێکی سەرسەختی ئەحمەد شەرع و ئەحمەد شەرع دەیەوێت
لە چوارچێوەدا دوێنێ بووپێرە بوو چەندین کەسانی لێ دەستگیر کردوون و ناکۆکی لە نێوانیاندا وجودی هەیە و پێم وایە ئەگەر بێت و هەر گروپێکی تر لە چوارچێوەی سیاسەتەکانی ئەحمەد شەرع و سیاسەتەکانی دەوڵەتی سووریای نوێدا بجوڵێتەوە پێم وایە ئەحمەد شەرع بەدەستێکی پۆڵاین لێی دەدا و بینیمان لە لازقیە بینیمان و لە دروزەکان بینیمان و ئەوانەیەشی کە هاتو هاوارانە کرد کە ئیسرائیل پشتگیریانەکات دەرکەوت کە هیچ نییە ئیلا لە بانگەشەی زیاتر نەبێت بۆیە سووریا پێم وایە لەوە دەرچووە کە مەسەلەن دەستەوەردانێکی لاوەکی گروپەکان هەن لە ناو خۆیان کاوتۆر ئێستا تەحریری شام چەند گروپێک بوون و ڕەنگە هەندێکیان ئێستا بڕوان بەوە نەبێ گفتوگۆ لەگەڵ ئیسرائیل بکرێ واگەر ئەمە ڕوو بدا لە خۆناغی داهات و کێشە دروست نابێ ماوەسم لەم ڕۆەوە پێم وایە گرفت دروست دەبێ لە ڕووی تێڕوانینی ئەو گروپانی کە چۆن مامەڵە بکرێت لەگەڵ ئیسرائیلدا و چۆن هەڵوێز بنوێنە بەرامبەر بە ئیسرائیل بەڵام ئەو گروپانە لە بەرامبەر دەوڵەتێکدا پێم وانێ بتوانن کاریگەری ئەوەنە نەرێنیان هەبێ بتوانن ڕێگری بکەن لە هەنگاوەکانی ئەحمەد شەرع بۆ بەسەربێخستنی سووریا بۆ نمونە ئەگەر گریمان سبێنێ ئاشکرا بوو بە شێوازێکی ڕسمی ئەحمەد شەرع گفتوگۆی کرد لەگەڵ ئیسرائیلدا ئەو کاتە مبرراتی خۆی هەیە ئەحمەد شەرع و مبرراتی خۆی خاتە بوو ئەگەر هاتو ئەو گروپانە پێی ناڕازی بوون پێم وایە ناکۆکیەکان ناگاتە ئاستێک کە بتوانێت ئەحمەد شەرع لە سەدەسەڵات دابان یا ئەحمەد شەرع وای لێ بکەن کە ئەو گفتوگویانە نەکات. باشە بینە سەر کۆتاتەوەرمان چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە سەردانی ترامپ بۆ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ سعودیە بۆ قەتەر بۆ ئیمارات کە زیاتر لە 3 تریلیۆن دۆلاری بەرزتێنە هیچ جگە لە لێکەوتەی ئابووری وڵاتانی سزاکانی سەر سووریا لێکەوتەی دیکەشی دەبێت؟ بەڵێ هاتنی ترامپ بۆ ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست ئەوەندەی کە بوعدێکی ئابووری گەورەی هەبوو ئەوەندە بوعدی سیاسی نەبوو عنی بینیمان کە هاتە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستەوە هاتووە سەر دەوڵەتی کردووە ئەوەندەی تەرکیزەکە لەسەر ڕەهەندی ئابووری بۆ ئەوەندە تەرکیزەکە لەسەر ڕەهەندی سیاسی نەبوو بەڵێ ڕەهەندی سیاسی کاریگەری هەبوو وەکو وتمان پەیوەندی نێوان وڵاتی گرتوەکانی ئەمریکا و سووریا و پەیوەندی بەهێزی لەگەڵ ئەم دەوڵەتانی کە هاتوو سەردانی کردبوون و چەندین لە دوانی گرنگیدا بۆ ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست کە ئارامی دەچەسپێت و دەستی ئێران لە ناوچەکە دوورە خاتەوە و ئێران ڕێگەنادە بە هیچ شێوازی بێتە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمانە هەمووی گرنگ بوون بەڵام لە هەمووی ئەمانە گرنگترەوە بوو کە تۆزێک بێمنەتی پێوە دیار بۆ بەرامبەر بە ئیسرائیل و سەرڕای ئەوەی کە ترامپ وتی من سەردانی ئیسرائیل ناکەم چەندین جار و لۆبێکی گەورەشە بوو لە ئەمریکا کە بتوانێت لە سەردانەکەی بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست سەردانی ئیسرائیل شکات و پشتگیری بۆ ناتەنیاهو دەربڕێ بەڵام سەردانەکەی نەکرد سەرڕای ئەوەش هەفتەی داهاتوو لەم هەفتەیەدا نەک هەفتەی لەم هەفتەیدا قرار بوو کە جێگری ترامپ سەردانی ئیسرائیل کە ئەوش هەڵوەشایەوە واتە جۆرێک لە تێکچوونی پەیوەندەکانی و ئیسرائیل و ئەمریکا و ترامپی دەرخست واتە دەرخەری ناکۆکیەکی ئەگەر لاوەکیش بێ لە نێوان ئیسرائیل و وڵاتی گرتوەکانی ئەمریکا وجودیە بە تایبەتی دوای ئەوەی کەوا حەماس ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ویتکۆی دانوستانی کرد بۆ بەردانی گیراوە دیلەکەی ئیسرائیل ئەمریکەکە بۆ بەتەسلیمکردنی بە ئەمریکەکان بۆیە ئەم جۆرە لە ناکۆکی دەرخەری ئەم جۆرە لە ناکۆکیانە و ئەم پەیامیش تێدا بوو بۆ ئیسرائیل کە بڵێت من لەم چوارچێوەدا مامەڵەکردنەکەی من ئابم شەواتە دەبێت نەک پشتگیریەکی ڕەها بۆ هەنگاوەکانی تۆ هەرچەندە ئەمە نەبوو هۆی ئەوەی کەوا ناتانیاهۆ هەڵوەستەکانی بگۆڕێن بەڵام ناردنی وەفد بۆ قەتەر و بۆ دەوحە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەتیش بێ بۆ ئەوە هەنگاوێک بۆ پێم وایە کاریگەری ئەو سەردانەی ترامپ و بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست. باش کاکتۆر ئەوەی باسی گفتوگۆی حەماس و ئەمریکات کرد گفتوگوی ڕاستەوخۆوە لەگەڵ حوسیەکان ڕێکەوتنێکیان نەبوو هەرچەندە باز دەوە دەکرێت کە شکستیانی نابەرامبەر بە حوسیەکان ئەمریکەکان بۆی ڕێکەوتنیشیان کردووە ئەوە دەگوازرێتەوە بۆی کە ڕێکەوتنێکیش بکەن لەگەڵ ئێران لە بواری ئەتۆمی بێگومان ئێستا ئەم لەم مودەی داهاتووە ئێران و ئەم وڵاتە گرتوەکانی ئەمریکا کۆ دەبنەوە
ئێران زۆر لەوە گەورەترە بتوانێت ینی زۆر لەوە گەورەترە کە خۆی بخاتە بەردەم هێرشی ئەمریکا و ئیسرائیل واتە ئەتوانێت خۆی بە دوور بگرێ لەو هێرشانەی کە ئەگەری هەیە بۆ سەر ئێران واتە ئێران نایەوێت هێرشی ئیسرائیل و ئەمریکا بوو بۆ سەرۆڵەت دەوڵەتەکەی خۆی بۆ نمونە ئەگەر گفتوگۆ بکارە سەر بەرنامە ئەتۆمیەکەی زۆر ئاساییە لە هەنگدی هەنگاوە نەرمی بنوێنێ بۆی کەوا زەرری گەورەی لێنەکە و هەروەها لە هەمان کاتیشە نەچێتە ناو شەڕێکی بەرفراوانەوە کە زەرری گەورەی لێەکە لە داهاتووە و پێگەکەی لە ناوچەی خۆڕاتی ناوڕاست بۆیە گفتوگۆکان و بەردەوامبوونی نیشانەی ئەوەیە کە ئێران و وڵاتی گرتوەکانی ئەمریکا نایانەوێ ئەو شەڕە ڕوو بدا بەڵام ئیسرائیل دەیەوێت ڕوو بدا ئیسرائیل بە هەر نرخێک بێت دەیەوێت ئەمریکا لە ئێران بدا و ئەیەوێت بارودۆخی ناوچەی خۆڕاتی ناوڕاست زیاتر نەئارایی بەخۆیەوە بینێت بەڵام پێم وایە لە ئەم دانوستانانی ئەم گفتوگووانەی کە ئێستا لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە درێژنە دەکێشێ و پێشم وایە وڵاتی گرتوەکانی ئەمریکاش نایەوێت لە ئێران بدا ئەگەر بیویست بایە لە ئێرانی بدابایە پێویستی مەم گفتوگووانم نەدەکرد پێویستی بەوە نەدەکرد کە نەک تەنها لە ئێران نادا بەڵکو لە گروپەکانی سەر بێرانیش نادەکرد لە عێراقدا. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستی ماندومان کردی سوپاسیان بەدە بروون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارن تا بەرنامێکی دیکە خواتان ڕە.